یاقوتەکەی ئەفریقا ئەو وڵاتەی بنکەی سەربازی یار و نەیاری لەسەر 1-0 کۆکردوێتەوە. ئەو وڵاتە ئیسلامیە کامەیە بۆتە ژمارەیەکی قورس لە کیشوەرەکەیدا. زمانی فەڕەنسی و عەرەبی زمانی فەرمی وڵاتەکەیە. وڵاتێک بەپێی دووەهەمین سەرژمێری ساڵی 2021 ژمارەی دانیشتوانەکەی 1 ملیۆن کەسە کە هێندەی پارێزگایەکی وەک دهۆکە. وڵاتەکە بچووکترینی کشوەرەکەیەتی، بەڵام ئەگەر کاریگەریەکەی لەسەر تەرازووی سەربازی و سیاسی بپێورێت، هاوتای دەوڵەتێکی بەهێزی کیشوەرەکەی نەبێت کەمتر نییە. بەهۆی نزیکی لە نیمچە دوورگەی عەرەبیەوە دانیشتوانەکەی هەر لە سەرەتای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام و بڵاوبوونەوەی دینەکە باوەش بۆ ئیسلام دەکەنەوە. لە ئێستاشدا جێگەی تێڕامان نییە ئەگەر وڵاتەکە لەسەر جیهانی ئیسلامی هەژمار بکرێت. جیبۆتی یاقوت و گەوهەرەکەی کیشوەری ڕەش لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریەوە ئەو وڵاتەیە یار و نەیار لە خۆیان دەوێت دەسەڵاتە سیاسیەکەی کەرەم بکەن و ڕێگەیان پێ بدەن بە میوان قبوڵیان بکەن. بەڵام تۆ بڵێی هۆکاری ئەم گرنگەی وڵاتێکی بچووکی وەک جیبۆتی لەکوێوە سەرچاوەی گرت بێت. جیبۆتی بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەی تەواوی وڵاتانی زلهێزی جیهانی و ناوچەیی کێبڕکەیانە زوو شوێن پێی خۆیان لە وڵاتە ئیسلامیە قایم بکەن تا لە هاوکێشەی سیاسی و ئابووریەکانی ئەم وڵاتە بچکۆلەیە خاوەنی قسەیەک بن و بتوانن بەرژەوەندیە ئابووریەکانی خۆیان بپارێزن. یەکێکی تر لە هۆکارەکان هەبوونی گەروی بابل مەندەبە کە وەک دەواازەی کرانەوەیە بەڕووی کیشوەری ئەوروپادا. بە جۆرێک تەواوی ئەو کەشتیانەی لە زەریای هیندیەوە دێن دەبێت بە گەروی بابل مەندەبدا تێبپەڕن. لە ئێستاشدا 125 تەواوی بازرگانی جیهانی لە ڕێگەی ئەم گەروەوە ئەنجام دەدرێت. ئەمەش وای کردووە زۆربەی وڵاتانی جیهان هەوڵ بدەن ئاسایشی ئەم ناوچەیە بە دامەزراندن و دانانی بنکەی سەربازی خۆیان بپارێزن کە ئەمەش بۆتە خێر و بێر بۆ جیبۆتی. لە ئێستاشدا ئەو وڵاتانی بنکەی سەربازیان لە وڵاتە هەیە بریتین لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، چین، سعودیا، فەڕەنسا و رووسیا و بەریتانیا. یەکێکی تر لەو هۆکارانەی وایان کردووە جیهان چاو ببڕێتە ئەم وڵاتە ئەوەیە. جوگرافیای جیبۆتی نزیکە لە هەندێک زۆنی شەڕەوە، لەوانە سوودان، سوماڵ، لەسەر و هەمووشیانەوە یەمەن کە لە ئێستادا حوسیەکان دەسەڵاتدارن تیایدا و هەر کاتێک بێت دەتوانن کێشە و گرفت بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دروست بکەن. لێرەشەوە ئەوە ڕوون دەبێتەوە ئەوەی کۆنتڕۆڵی ئەم ناوچەیە بکات دەبێتە ژمارەیەکی قورس لە ئابووری جیهاندا.